هەدەرێن قانونەکە قانون هەروادەکەن یەکەچی بەرەدەنەوە. لە هەولێر لەسەر شکاندنەوەی ئۆتۆمبیل گەنجێک دەکوژرێت. دایکی گەنجەکە دەڵێت خۆمان بۆ جەژن ئامادە کردبوو، برایەکی بەرپرسێکی حکوومەت ماڵی لێوێران کردین. کا لە دنیاوە قانون کوڕی من کوژرا ئەخە لەبەر چ کوڕم دەکوژن ئەخە چی کردیە کوڕە وەڵڵا زەڕی یەک مێروستانی نییە کوڕە بە قورعان زەڕی کەسی نییە داوا لە هەم بەرپرسانەوە ئارێ وەڵڵا کاسب بوو بەخوای زەڕی هیچ بەشەرێکی نییە بلو خۆی دەچوێ ئیشێ و دەهاتەوە لەسەر شکانی ناوەڵە لە باغەمرەیە لەسەر یەک شکانی سیارەی دەبێ ئەتوو لە پەنا بەرپرسی ئەتوو بچی یعنی زاپت شورتەی و برای ئەوەی ئومێد سەباعی دەی بچی کوڕی خەرچی بکوژی لۆ مریشکە کوشتیتت بردت فڕێتدا ها بەو جێژنەیە لۆ جێژنە لێ تار کردین. کەسوکاری ئەو گەنجە دەڵێن ناکرێت بانگەشەی ئارامی بکرێتن و لە هەمان کاتدا خەڵک بکوژرێت. داوا دەکەن کەیسەکەیان بەڵاڕێدا نەبرێتن و تاوانبار سزای یاسایی وەربگرێت. سزادەی 120 مەتری لای گەزنەی لەگەر زابتەکی لە سەشکانەوەی سارەی زابتە کەژێکێکی ناسراوە برای دکتۆر ئومێد سەباحیا لە ڕاوێژکاری مەسرور بارزانیە بەبێ منەتانە لەسەری ڕۆستاوە تا مردیە و مەیتەکەی بردیە گوتیەوە من کوشتومە و خۆی تەسمیل کردیە و ئێوەکەی زانیاریتان بەدەست گەیشتکان ڕوودا پاش 9 شەو کوژرایە دوێنێ دەوری سەعات 7 بە ئێمان گوتیەوە ئەویش بەیانی یاخۆت بەیانی ئەویش کرێکارەکەی خۆی کە لەگەری بووە لەگەر خوارزایەکە من بووە برای کەسێکی ناودارە و دەسەڵاتدارە لەو حکوومەتی بەناوی ئومێد سەباعی ڕاوێژکارە لە ئەنجومەنی وەزیرانە برایویە و لە پەناویە و زەیری بەخۆ شەر ئەفسەرە و دیارە کوشتن لەکنەوانە زۆر ئاسانە برایەکەی منیان کوشت و دوو گولیانە سەر دڵیدا و ئێمە داوامانەوەیە کەیسەکەمان بەلا ڕێدانەچتن وەکو کەیسەکان کە زۆر شخصی دەبین ئەها بەونەوەی دەکوژێ لەو هەولێرەی دوێنێ جەنابی سەرۆک خۆی هاتیتە هەولێر یعنی هاتیە لە هەمان کاتیشدا ئارامی و ئازادی و لەو هەولێرەی لە هەمان کاتیشدا برایەکەی من کوژایە بەدەستی ئەفسەرێکی ئەو حزبە و ئەو دەسەڵاتی. گەنجەکە ناوی محەممەد سەباح لە دایکبووی ساڵی 1992 و دوو منداڵی هەیە و دوای کوشتنی خێزانەکەشی ڕەوانەی نەخۆشخانە کرا بۆ لە دایکبوونی منداڵێکی تر. شەوی هەژدەی ئەم مانگا لەسەر شەقامی 120 مەتری لە شاری هەولێر لەسەر شکاندنەوەی ئۆتۆمبیل دەکوژرێت. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.